عێراق سەرباری کێشەکەڵەکەبووەکانی ناوخۆی وڵاتەکەی ئاریشەیەکی دیکەی ڕوبەڕوو دەبێتەوە کە ئەویش ململانەی نێوان کۆماری ئیسلامی ئێران و قەوارەی ئیسرائیلە. لە دوای بردومان و تەقینەوەی چەند کۆگا و جبەخانەیەکی هێزەکانی حەشدی شەعبی لە 4 ناوچەی جیاوازی عێراق کە بەهۆیەوە زیانی گیانی و مادی بەرهێزە شیعەکانی نزیک بە کۆماری ئیسلامی ئێران کەوتن، تۆمەتەکان ڕووە و قەوارەی جوولەکەن و ئەمریکا و ئیسرائیلیش ئەوە ڕەت ناکەنەوە کە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئیسرائیل لە پشت ئەو پەلەمەردانەوەن. سەرباری ئەوەی هەر جوڵەیەکی فڕۆکەوانی لە ئاسمانی عێراقدا خستە ژێر فەرمانی خۆیەوە، لە نوێترین لێدوانیدا عادل عەبدولمادی سەرۆکوەزیران و فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق ئاشکرای کرد بە هەموو هێزێکیانەوە ئامادەن بەرەنگاری و بەرپەرچی هەر هەوڵێکی دوژمنکارانەی ناوخۆی و دەرەکی ببنەوە کە ببێتە هۆی خراپی ڕۆشی ئەمنی وڵاتەکەیان. هێزەکانی حەشدی شەعبی کە نزیکن لە کۆماری ئیسلامی ئێران و بارەگا و جبەخانەکانیان بەرپەلەماری فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئیسرائیل کەوتون کە بەهۆیەوە زیانی گیانی و مادیان پێگەیشتووە، داوا حکومەتەکەی عادل عەبدولمەهدی دەکەن پەلە بکات لە دانانی سنوورێک بۆ دەستدرێژەکانی قەواری جوولەکە کە ئەوان وای دەبینن ئەو هێرشانە بە ئاگایی دەستگای هەواڵگری و هێزەکانی ئەمریکا ئەنجام دەدرێن. لای خۆشیەوە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی قەواری ئیسرائیل ڕایگەیان ئێران هیچ حەسانەیەکی یاسایی و سیاسی نییە، لە هەر وڵات و ناوچەیەکدا بێت هێزەکانی ئێران دەکرێنە ئامانجی سوپاکەیان و هێزەکانی سوپای قەوارەکەشی سەرپشک کردوون بۆ ئێرشکردن لەسەر هەر جوڵەیەکی گوماناوی هێزەکانی ئێران و ئەو گروپە چەکداریانەی کە ئێران پشتیوانی سەربازی لۆجستیان پێشکەش دەکات. بە گوێرەی راپۆرتێکی ناوەندی ستراتفۆری ئەمریکی ئەو هێرشانەی کە ئیسرائیل بۆ ناوخاکی عێراق ئەنجامی داون و لە ئەگەری بەردەوامیان هانی هێزە جیاوازەکانی حەشدی شەعبی دەدات بۆ یەکگرتن تا بەگشت بە ترسەکانی سەر ئاسایشی نیشتمانی عێراق و بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران ببنەوە. فشارش لە ئەنجومەنی نوێنەران بکەن بۆ دەرچوادنی پرۆژە یاسایەک بۆ چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوخاکی عێراق کە ژماریان دەگاتە 5,000 سەرباز. هەموو ئەو پێشاتانەش لە کاتێکدایە پێگەکانی ئێران لە هەر یەک لە وڵاتانی سووریا و لوبنان کرانە ئامانجی هێرشی ئاسمانی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئیسرائیل بە گوێرەی و تەبێژی سوپای قەواری جوولەکەش زیانێکی گەورەیان بە فەیلقی قودسی ئێران لە سووریا گەیاندووە و لە باشووری بەیروتی لوبنانیش 2 فڕۆکەی بێفڕۆکەوانی ئیسرائیل کەوتونەتە خوارەوە.